ئەمڕۆ دکتۆرەکانی دراوەرم لەگەڵا کە پسپۆڕی نەخۆشیەکانی خوێنە پێشێکی بە خێراتن کەکەم دکتۆرە با یەکسەر لەوە دەست پێ بکەین کە کەم خوێنی خۆی نەخۆشیە یاخود نیشانەیە بۆ نەخۆشی وەگەر بە زۆرێکە زۆرەکان پێناسیی کەم خوێنیشمان بۆ بکەیت. بەڵێ کەم خوێنی ئەکرێ خۆی نەخۆشی بێ و ئەکرێ نیشانەیەک بێ بۆ نەخۆشیەکی تر و وەکو پێناسە کەم خوێنی بریتیە لە کەمبوونی دروستکردنی خانە سوورەکانی خوێن یاخود تێکشکاندنی خانە سوورەکانی خوێن پاش دروستکردنی لە مۆخی ئێسکە و وەکو هۆکاری زۆرە ئەکرێ کەمی ڤیتامینەکان بێ وەکو مادەی ئاسن وەکو بیتۆف وەکو فۆلیت یاخود ئەکرێ وەکو پێموتی نیشانەیەک بێ بۆ نەخۆشیەکانی تری خوێن کە لە مۆخی ئێستا ڕوئەیە وەکو شێر پەنجەی خوێن بێ یا ئەنواعمان هەیە یانی بڵێن لە نەخۆشی باشە نیشانەکانی کەم خوێنی کەسێکە ئێستا گوێ لە ئێمە و ئێمە بینێت چۆن بزانێت کەم خوێنە چ نیشانێک لە لەش دەرەکەوێت؟ بەڵێ یەکەم شت کە دەرئەکەوێت لە کەسەکە هەست بە بێهێزیەکەکە هەست بە بێتاقەتیەکەکە بێڕەن ئەبێ بە کوردێکی ئەڵێ ڕەنی سپی بووە هەستەکە زوو هیلاک ئەبێت مەسەلەن کە ماوەیەک ئەڕوا یا بە قادرمەیە سەرەکەوێ هەستەکە هەناسەی تونە بێ یا زوو هیلاک ئەبێت یعنی وەکو بە شێوەیەکی گشتی هەر ئەمانن نیشانەکانی. نیشانەی ئاگادارکەرەوەی کەم خوێنی چێواتە ئەگەر یەکێک کەم خوێن بێت چ نیشانەیەکی تایە کە ئەمە ئەبێ پشتگوێ نەخرێت و بە زووترین کات ببین بێت؟ پێم وتی یعنی ئەو گۆڕانکاریە یعنی ئێستا ئینسانی طبیعی هەستەکە کە ئەڕوا بەڕێگا ئەتیادیە نۆرمەڵە بەڵام تۆ لە کاتی کەم خوێنیە هەستەکەی زۆر زوو هیلاکەبی هەستەکەی کە بێڕەنی یعنی هەست بۆ گۆڕانکاریە ئەەکەی یعنی بێتاقەتی بێهێزی ئەمەیە کە ئەڵێ بۆ ناچی فەحسێکی خوێن بکەی زۆر جار هەر لە ناو کۆمەڵگەی خۆشمانە کە ئەڵێ زوو هیلاکە بم بێتاقەتم بێهێزم ئەڵێ بۆ ناچی فەحسێکی خوێن بکەی. ئەو کەم خوێنی کە بەڕێزت باسی کرد هەمان کەم خوێنی کە لە ژنانی دووجیان ئاڕوایەت هەمان بابەتە یاخود نەخێرەوەی ئەوان حاڵەتێکی ئەوەی ئەوان حاڵەتێکی کاتیە ئەتوانم بڵێن چکە لە کاتی دووگیانیە زۆر گۆڕانکاری فسیۆلۆجی لەسەر لشی ئەو ئافرەتە ڕوئەیە ئەو زۆربەی ئافرەتە دووگیانەکان بە تایبەتی لە ماوەی ئەخیری دووگیانەکانە کەم خوێن ئەبن بەس بە ڕێژەیەکی کەم کە بوو بە ڕێژەیەکی مامناوەند یاخود زۆر ئەوە نابێت پشتگوێ بخرێ یعنی سەبەبی هەیە و عیلاجی بۆ وەربگیرێ بەڵام لە دوای مناڵبوونیانە و لە دوای بەکارهێنانی هەنێ مقەویات و یاخود خواردەمەنی تایبەت ئەو خوێنە ئەگەڕێتەوە حەدی طبیعی یعنی زۆر باشە کەواتە با بێنە سەر نیشانەکانی شێرپەنجەی خوێن ئەمە باسیکەم خوێنیمان کرد کۆمەڵە نیشانەی زۆر باو و بڵاوی هەیە بەڵام شێرپەنجەی خوێن نیشانەیەک هەیە کە لە کەسێکی کەم خوێنا دەرکەوە بڵێ ئەمە ڕەنگە شێرپەنجەی خوێنیش بێت؟ بەڵێ شێرپەنجەی خوێن جارێ وەکو پێناسە ئەگەر پێناسی بکەین بریتیە لە زۆربوونێکی لە کۆنتترۆل بەدەر لە جۆرێکی تایبەت لە خانەکانی خوێن لە ناو مۆخی ئێسکە کە کاتێک ئەم زیادبوونە زۆرە ڕوئەیە لە ناو مۆخی ئێسکا کە کۆنتترۆلی لەش بەسەریان نامێنێت ئەو کاتە مۆخی ئێسک ناتوانێت خانەکانی تر کە خانە طبیعیەکانی تری خوێن دروست بکە چکە سەرقاڵە بە دروستکردنی ئەم خانە سەرەتانیانەوە خانە طبیعیەکانی تری خوێن چییە مەسەلەن خڕۆکە سوورەکانە خەپلەی خوێنە یاخود جۆرەکانی تری ئەنواع جۆرمان هەیە ئێمە لە خڕۆکە سپیەکانی خوێن ئەوانە هیچی دروست نابێ کە یاخود زۆر بەکەمی دروست ئەبێ لەم حاڵەتەیە ئەوانە هەمووی ئەبێتە هۆی دروستبوونی نیشانەکان لە نەخۆشەکەیە کەم خوێنی یەکێکە لەو نیشانانی کە لە نەخۆشی شێرپەنجەیە ڕوئەیە یعنی نیشانەکانی کەم خوێنی با بڵێن کە وەکو باسمان کرد هیلاکبوونێکی زۆرە هەناسەتومیە بێڕەنگیە ئەمانەیە بەڵام نیشانی تریشی لەگەڵایە شێرپەنجەی خوێن یەکێک لەوانە مەسەلەن زوو ئەو نەخۆشە تووشی ئیلتیهابات ئەبێ بەسەریەکەوە لە ماوەیەکی کاتی زۆر کەمە یاخود تووشی نەزیف ئەبێ لە لووتیەوە یاخود لە پووکیەوە لە کاتی مەسەلەن دەمودانشتنیە یا تووشی نەزیفی ژێرپێستە پێ وەکو پەڵەی شین بەڵێ لە پێستیا دەرئەکەوێ
یا زۆر جار تایەکی لێت نەخۆشەکە بە دەرەجەیەکی کەم تایەکی کەم وەکو ئەڵێن جونگەکانی ئێشێت قاچی ئێشێت ئەمە بە شێوەیەکی گشتی نیشانەکانی دابەزینی چێشی لەگەڵە بێت لە هەنێک کاتا بەڵێ چکە کەم خوێنەبی ئەوە یەکێک بوو لە نیشانەکانی کەم خوێنی بیرم تو باسی کەم شەهیەی خواردنی شت نامێنێ یعنی خواردنت کەم ئیشتیهاد نامێنێ خواردنت کەمە بێتەوە باشە پرسیارێک هاتووەڵێ ئەگەر نیشانەیەکی لەو بابەتەش هەبێ چۆن پشکنین بکەین بۆ کەم خوێنی یەکەم جار بۆ دواتریش بۆ شێرپەنجەی خوێن و بچنەدا چ پسپۆڕێکیش ئەوانەی کە هەستەکەن کەم خوێن ئایا پسپۆڕی خوێن پسپۆڕی هەناوی کێ بیان بینن بێگومان ئێستا وەکو تۆ بە شێوەیەکی گشتی هەمووی بووە بە پسپۆڕی جیاواز یعنی وەکو جاران نییە کە ئیتر دکتۆری بێ هەموو نەخۆشێک ببینێ ئێستا ئێمە پسپۆڕی تایبەتی نەخۆشیەکانی خوێنمان هەیە هەر کەسێک هەست بەو نیشانانە بکە پێویستە بچێ بۆ لای پسپۆڕی نەخۆشیەکانی خوێن کە ئەویش یەکەم هەنگاو کە ئەینێرێ فەحسی خوێنە کە پێ ئەڵێن CBC یعنی کە ئەوەمان بۆ دیاری ئەکا ئایا ڕێژی خوێنەکەی چەنە ئایا خۆکەسپیەکانی چەنە ئایا خەپڵی خوێنی چەنە و جۆرەکانی خۆکەسپیەکانی تاچڕاتەیە بەرزە نزمە ئەگەر لەو تێستە دەرچوو ببوورە ڕای نۆرمال بوو ئەو تێستە ئەکرێت تێستی تری پێویست بە یاخود نایێت بەڵێ هەندێک جار بەس زۆر بەکەمی ئەمە ڕوئەیە بەس ئەبێ یعنی ئێمە ئەیبینین ڕۆژانە ئەیبینین ئەکرێ ئەمانە هەمووی نۆرمال بێ بەڵام کە ئەینێرێ بۆ فەحسێکی دوای ئەوە کە پێوترێ بڵەت فیلم یعنی چۆنەڵین شوشەی خوێنەکە ئاوا فەرشەکرێ لەسەر شوشەیەک و ئەبینرێ لەژێر مایکرۆسکۆپە ینی بە چاو سەیرەکرێ ئەم خانانەی خوێن بە چاو سەیرەکرێ سەیرەکەی خانەی سەرەتانی تایە بەس ئەوە زۆر کەمە بەس عادەتەن لە حاڵاتی شێرپەنجەیە یا خەپڵی خوێندا ئەبەزێ ئەشکرێ نۆرمال بێ یاخود خۆکەسپیەکان زۆر بەرزە بێتەوە یاخود ئەکرێ طبیعی بێ یاخود ئەکرێ زۆر کەم بێتەوە ئەمە هەمووی نیشانەیە و عادەتەن کەم خوێنی عادەتەن لەگەڵیایەتی بەس ئەشکرێ یعنی زۆر لە بیدایە تا بێ هێشتا نەگەشت بێتە ئەو حەدەی کە خوێنەکەی دابەزی بێ ئەمە بۆ حاڵاتی شێرپەنجە بەڵام بۆ حاڵاتی تری ئەتیادی کە کەم خوێنیەکی طبیعیە نقصی ڤیتامیناتە نقصی حەدیدە B12 هەر شتێکی ترە ئەوە ئەکرێ ئێمە هەر لە ئەو بڵەت فیلمەوە کە ئەیبینین بە چاو تەعاان لەژێر مایکرۆسکۆپە و هینە ئەتوانین ئێمە بڵین ئەمە سەبەبەکەیەتی ئەو داوا ئەکەین مەسەلەن فەحسی ئاسنی بۆ بکرێ یاخود فەحسی B12 یا فۆلێت یا هەر شتێک یعنی لە ڕێی ئەو بڵەت فیلمەوە زۆر شتمان بۆ دەرەکەوێت بەڵام لە حاڵەتێکە ئەگەر یعنی خوێنەکەی هەمووی دابەزی بێ بە خەپلەی خوێن و هیمۆگلۆبین و هەموو خانەکانی کەمی کردبێتەوە ئەوە ئەو کاتە ئێمە پەنا ئەبین بۆ فەحسکردنی مۆخی ئێسک پارچەیەک لە مۆخی ئێسکی وەرەگرین و بۆ پرۆسەیەکی تایبەت ئێمە خۆمان ئیشی لەسەرەکەین و ئەگەینە تەشخیصکردنی ئەو پشکنینێکی مەترسیدارە ئەو مۆخی ئێسکە یاخود بە ورتر بڵم ئەگەر هەر کەس ئەو پشکنینەی بۆ کرا مەبەستە لەی کە ئەبێ گرفتێکی گەورەی هەبێ یاخود بۆ دڵنیابوونە لەوەی گرفتێکی ئاسانەوە چارەسەریشی هەیە ئێمە خەڵک تۆزەگە ترسێنەوە خۆی ڕاستە خۆی یعنی شتێکی ئاسان نییە کە وەکو مەسەلەن فەحسێکی خوێن تۆ ئەچی بۆ هەر مختبەری ئەڵێ فەحسێکی خوێنەکەم نەخێر شتێکی وانە نەخێر ئەوە ئەتوانم بڵێم تا ڕادێ مەترسی خۆی هەیە چونکە تۆ بە دەرزێکی زۆر گەورەوە ئەچیتە ناو ئێسکەوە ئەچی مۆخی ئێسکەکە دەرەکەی پارچەیە لە ئێسقانەکەی دەرەکەی یعنی شتێکی ئاسان نییە بەڵام ئەوەش بە بەنجی مۆزوعی ئەکرێ بۆ يعني إنساني دورة وبمنالك بو يعني أواني منالن إستا إما لنا خوشخاني هوا بنج أي كين بنج كي خفيف يعني أدريتيو بوي أكريتش كأزاري هي يعني هم كزنات وانا تحملي كواتا لو والله ما كي برست أم دست كوت كا أواني هستكن كم خون ياخد بيشتر كم خون بونو دز نشان كراون پێویستە سەردانی پزیشکی پسپۆڕی خوێن بکەن و بە تایبەتریش سەردانی نەخۆشخانەی هیوا بکەن واتە نەخۆشخانەی هیوا تەنها بریتی نیە لە شێرپەنجە بریتە لە کەم خوێنی و گرفتەکانی تری خوێنیش بەدڵنیایەوە نەخۆشخانەی هیوا تەنها بۆ شێرپەنجە نییە ینی بۆ نەخۆشیەکانی تری خوێنیشە ئەمە لە سلێمانی بێگومان و شارەکانی تریش
بێگومان ئێمە کە ئەڵێن نەخۆشی خوێن ئیتر هەمووی ئەگرێتەوە بە شێرپەنجە و غێری شێرپەنجەوە. زۆر باشە. کەسێک ئەگەر کەم خوێن بێ و لەژێر چارەسەرا بێت لە ماوەی چەند ڕۆژان نیشانەکانی وردە تیا نامێنێت و تیای کاڕە بێتەوە؟ ئەوە بەپێی سەبەبەکەیەتی ئایا سەبەبی کەم خوێنەکەی چییە؟ ئێستا مەسەلەن کەمی ئاسن ئەبێ بۆ 3 مانگ وەریگرێ عیلاجەکە دوای ئەوە فەحسەکەکەیتەوە و هەروەها B12 یعنی ماوەی خۆی هەیە دوای ئەوە فەحسەکەیتەوە بزانی تا چ ڕادەیە بەرز بۆتەوە یعنی هەمووی لە ماوەی مانگێ بۆ 3 مانگە مەفروضە فەرقێکی زۆر بکە. وەکو نیشانەکانی جسمی خۆی نیشانەکان زووتر بڵێ لە ماوەی ئیتر ماکسیمم مانگێکە ئەبێ ئیتر هەست بە و باشیە بکە چکە ئیتر چۆنەڵی مەخزوونی ئەو ڤیتامینە لە لەشیازیە ئەکا وردە خوێنی بەرزە بێتەوە ئەو نیشانانەی نامێنێت. ئێوە لە کەسێکی گەورەیە هەچ کەس کەم خوێن بوو یەکسەر بە دوای هۆکاری ترا گەڕێن یاخود سەرەتا چارەسەرێکی ئێنێ و ئەگەر پاش نەبوو ئەگەڕێەوە وەکو پێم وتی ئێمە ئەبێت لە پێش هەموو شتێکا دەستنیشانی سەبەبی کەم خوێنێکە بکەین ئەبێ بزانین چیە ینی ئەوە نییە هەر چۆنەڵی لە گۆترا ڤیتامیناتی بەرە و بڵێ بە بزانم ئیسیجابەی چۆنە نەخێر ئەبێ بە دقیقی بزانین سەبەبەکەی چییە ئایا هەر ڤیتامیناتە ئایا حەدیدە هەر شتێکە یاخود دووگیان بێ ئەوە هیچ بەڵام ئەگەر ئەمانە هیچی نەبوو ئەو کاتە ئیتر وردە پەنا ئەبین بۆ فەحسەکانی تر وەکو پێم وتی. باشەواتە گەر ئێستا کەسێک ئاگای لەم بەرنامە بێت و وەکو پێشتر هەر وتوێتی کەم خوێن و ئاسن بەکارهێنم یاخود حەبێگە خۆم ئەوانە ئەمە ڕێگە ڕاستەکەنی ڕێگە ڕاستەکەوەیە کە پزیشکی پسپۆڕ ببینێت و هۆکاری کەم خوێنێکی بەدڵنیاییەوە طبعا بەدڵنیاییەوە ئەبێ وا بێت چکە جاری وا هەیە ئەو عیلاجی ئەو بەکاری ئەهێنێ دوای ماوەیە کە پێی چاک نابێ لەوانەیە دوای ئەوە وەزعەکە تێک بایە ینی سەر لە دکتۆرەکەش بشێنێ دوای ئەوە نەزانێ چیە سەبەبەکە ینی تێکیە چۆنەڵی سوورەکە تێگەیە لەبەر چاو. باشە کەواتە تا چەند گرنگاوانەی کەم خوێنن لەژێر چاودێری پزیشکا بن و واتە پابند من بەو کاتەوە کە بۆیان دانێن وەکو بینینەوە. بەدڵنیایەوە زۆر چکە کەم خوێنی شتێکی ئاسان نییە بەجددی ینی ئەگەر لە ئەوڵەوە چارەسەری نەکەیت و بە دوایەنە چی لەوانەیە دوای ماوەیەک زۆر خوێنەکە دابەزێ یعنی چکە عیلاجی تەواوە وەرنەگرتووە عیلاجی ڕاستی وەرنەگرتووە بۆ ئەو کەم خوێنیە یعنی وەزعەکە بەرەو قوڵتر ئەباتەوە. باشە بۆچی ژنان بە شێوەیەکی گشتی خوێنیان لە چاو پیاوانە کەمترە و زیاتریش تووشی کەم خوێنیە بن لەگومانە گەرم پرسیارە ڕاست بڵێ بێگومان ئافرەت بەهۆی چەند هۆکارێکەوە تووشی کەم خوێنی زیاتر ئەبێ یەک لەوانە مۆزۆعی دووگیانیە کە ئەوە هۆکارێکی سەرەکیە بۆ ئەوەی کە تووشی کەم خوێنی بێ دوو لەوانە سووڕی مانانەیە کە ئافرەت خوێنێکی زۆری لێ ئەڕوا و هینەکە هۆکارێکی تر عادەتەن ئافرەت خواردنی بە جۆرێ لە جۆرەکان کەمترە لە پیاوان ئەمە بە شێوەیەکی گشتی. باشە ئەشێ خۆی بۆ خۆی سووڕی مانگانە هۆکار بێ بۆ کەم خوێنی یاخود ئەگەر هۆکار بوو بۆ کەم خوێنی ئەشێوە گرفتێکی ژنانە بێت و پێویست بە چاودێری بکات. بەڵێ لە کاتێکە ئەبێ بە هۆکارێک بۆ کەم خوێنی ئەگەر یعنی خوێنەکەی زۆر بێ مەسەن ئەڵێ خوێنێکی زۆرم لێ ئەڕوامانانە یاخود لەمانێکا دوو جار من ئەکەمە سووڕی مانانەوە و خوێنێکی زۆرم لێ ئەڕوا ئەوە بێگومان هۆکارێکی هەیە یعنی ئەو لەو کاتە ئەبێ سەردانی یەکەم شت پزیشکی ژنانە بکە بۆی بزانێ مشکلەکەی چییە ئەوە چارەسەر بکە ئەنجا بێت چارەسەری کەم خوێنێکی بکە. کەم خوێنی نەخۆشێکی مەترسیدارە یاخود ناتوانم بڵێم مەترسیدارە ئەویش وەکو پێم وتی بەپێی هۆکارەکەی دەورە بینێ ینی ئەگەر کەمی ڤیتامینات بێ هیچ یعنی تۆ لە ئەوڵەوە عیلاجی مەزبوط وەرگریت و لەژێر چاودێری پزیشکی پسپۆڕا بیت بە هیچ شێوەیە مەترسیدار نییە بەڵام کە کاتێ ئەچێتە ئەوەی کە کەم خوێنەکە خۆی یعنی یەکێک بە لە نیشانەکانی نەخۆشیەکی تر ئەو کاتە دەستخۆش کۆتا پرسیار چیت هەیە کە ڕۆژانە لەگەڵ نەخۆشەکان و چارەخوازەکانەی بینیت و زۆر گرفتت هەیە لەگەڵ یاخود زۆر کێشیان هەیە لە ڕووی تێگەیشتنەوە لە بابەتی کەم خوێنی یاخود لە ڕووی چاودێریکردنەوە بۆی کە ئێستا جوانێت زۆر جار پابند نەبوونی نەخۆش بەم ئەو کاتێک کە بۆی دانی مراجعی دکتۆرەکە بکاتەوە یاخود ئەو عیلاجی بۆی دائنی بەو شێوەیە کە پێی ئەڵی بەکاری بێنە زۆر جار و بەکاری ناهێنێ دوای ماوەیەکی زۆر ئەگەڕێتەوە وڵا چاک نەبوون ئەخر تۆ عیلاجەکانت بەکارنێ ئایا بەکاری هێناوە بەم شێوەیە ئەڵێنەوەڵە یعنی پابندبوونی نەخۆش بە ئەو ماوعیدەی کە دکتۆر بۆی دائنێ
و ئەو عیلاجی کە بۆی دائەنێ کە بەو شێوەیە وەریگرێ بەڕاستی شتێکی زۆر زۆر گرنگە و متابعکردنی خۆی یعنی زوو کە بچێتەوە بەلای دکتۆرەکە ینی ئەزانێ ئایا پێویستەکە ئەمە کاتی ئەوەیە فەخسی بۆ بکەی یان نا یعنی لە خۆیەوە ئیش نەکە مەبەستم ئەوەیە ینی پابند بێ بەو ڕێنمایانەی کە دکتۆری پسپۆر بۆی دائەنێ. دکتۆرەکانی سپاس بۆ زانیاریەکانت زانیاری زۆر ورد و باشمان وەرگرت سپاس بۆ ئێوەش بینەرانی خۆشەویست.